لە درێژەی کار و چاڵاکیەکانی ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی و بە تایبەتریش بەشی پەروەردە و بانگەواز بە پێویستمان زانی کە خولێک بۆ کادیرانی سنوورەکەمان ئەنجام بدەین لەسەر چۆنیەتی کارکردن و کاری بە کۆمەڵکردن و ئەم جۆرە خولانە بە گرنگ ئەزانین بۆ بەرەو پێشبردننی توانای کادیرانمان لە سنوورەکە چونکە وەک دەزانین کە ئێمە لە کۆمەڵە کەسێک هەیە کە شەو نخۆنی ئەکا کار ئەکا لە پێناو گەیاندنی بانگەوازی ئیسلامی بەڵام پێویستە ئەو کارکردنە بە شێوازێک بی کە شێوازێکی بە کۆمەڵ بی شێوازێک بی بە شێوەیەکی ڕێکخراو بی بە شێوازێکی زانستی بی بە شێوەی هەڕەمەچی نەبی. ئەمڕۆ لە خزمەت خوشکبرانی ئەنجومەنی خەلیفانین بۆ پێشکەشکردنی بابەتێکی ڕێکخراوەی پەیوەندیدار بە چۆنیەتی پەرەپێدانی کاری بە کۆمەڵ و کاری بە تیم و کاری بە گروپ. ئەم بابەتێکی گرنگە بە تایبەتی کە ئێمە لە سەروبەندی خۆئامادەکردنین بۆ هەڵبژاردنەکان کادیرەکانی کۆمەڵی ئیسلامی پێویستیان بە ڕاهێنان هەیە بۆ چۆنیەتی ئەنجامدانی کاری بە کۆمەڵ چۆن ئیشەکانمان زانستیانە بێتن پیشەیانەتر بێ بۆی بەرهەمی باشترمان هەبێ. من بابەتێکی گرنگم لەسەر تیمی کار بۆ ئامادەکردوون و ئامادەبوانیش بە خۆشحاڵیەوە وەڵام گۆیەکی باشیان هەیە بۆ بابەتەکە و هیوادارین سوودی هەبێ بۆ هەمولایەک.